ئەمە گۆڕی ئەو چوار گەنجەیە کە ئەمڕۆ لە ڕووباری خازر خەنکان. ئەوان چوار هاوڕێ بوون لە دنیا پێکەوە بەردەوام لەگەڵ یەک بوون، بەڵام قەدەر وای لێ هات گۆڕەکانیانیش لە تەنیژ یەک بێ. بەیانەیەکی زوو ئەم چوار گەنجە لە خەو هەڵدەسن، نوێژی بەیانیان ئەکەن و بە مەبەستی گەشتکردن بۆ سەر ڕووباری خازر بەڕێ دەکەون. دەیانوێ لە کەشێکی ئارام لەسەر ڕووباری خازر نانی بەیانی بخوا، بەڵام کاتێک یەکێکیان دەچێتە ناو ڕووبارەکە مەڵەوان نییە، ئەخنچێ. ئەوانی تر بە دوای دەچن بۆ ئەوەی ڕزگاریکن، یەک بە دوای یەکیان دەخنچێن کە دوان لەوان برابوونەوە ئەوەی تریش ئامۆزای یەکتر بووە. لێرەدا چیرۆکەکەیان کۆتایی پێدێ. ئەوان بەردەوام لەگەڵ یەک بوونەوە قەدەری جواب و گۆڕەکانیان لە تەنیژ یەک بێ. ئەمڕۆ ڕووداوێکی جەرگ بڕ بوو بۆ خەڵکی سنووری قەزای بەردەڕەش کە غەمبارن بەو ڕووداوە کە کوردستان بە شێوەیەکی گشتی